بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ خوێندنەوەیەک بۆ هەڵوێستی کۆمەڵی دادگەری لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەن نوێرانی عێراق دەکەین کە دوێنێ بەڕێوەچوو وە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی بڵندەنگەکانی ڕاگەیان بە پێی ئامارەکانی کۆمیسیۆن بێت ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنەکە لە سەدا 56 بووە واتە لە کۆی 21 میلیۆن و 400 هزار دەنگدەر 12 میلیۆن و 3هزار دەنگدەر بەشداریان لە هەڵبژاردنەکەدا کردووە. لە سەراستی کوردستانیش ڕێژەی دەنگدان زیاتر لە سەدا 65 بووە. سەرسەر دەرەنجامەکانی دەکەین کۆمەڵی دادگەری سەنج و بۆ چوونی چێ لەبارەی هەڵبژاردنەکان چی دەکات دوایەم قۆناغا خوێندنەوەیەک بۆ دەنگەکانی کۆمەڵی دادگەری دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان زۆر سوپاس بۆ بەڕێز سوپاس دەکەین. ئەگە سەرەتا سەرنجی بەڕێستان بزانین لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی عێراق کە دوێنێ بەڕێوەچوو و پێی ئامارەکانی کۆمیسیۆن بێ لە سەرتاسەری عێراق لە سەدا 56 بەشداریان کردووە کە 12 میلیۆن و 3هزار بووە، ئەوەی کەشیان بڵین بەشداری نەکردووە لە سەدا 44. بەڵێ وایە. بەناوی خۆی گەورە میرەبان زۆر سوپاس بۆ بەڕێستان کاک حەکیم. دیارە ئێمە وەکو جەنابەت باست کردوێنێ پرۆسەیەکی هەستیار لە سەرانسەری عێراق بەڕێوەچوو بۆ لە هەرێمی کوردستانیش دیارە کە بەشێکە لە عێراق. ئەم پرۆسەیە بۆ هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو و دیاردەی زاڵ لەم پرۆسەیە داردەی دوو دیاردە بوو. یەکەم بایکۆت واتە نەچوون بۆ دەنگدان، دووەم دەنگی پوچەڵ. ئەمە دیاردەی غاڵب بوو لە سەرانسەری عێراقا هەم لە هێزە ئەمنیەکان هەم دەنگانی تایبەت وەل هەم دەنگدانی گشتی. کۆی پرۆسەکە ئەوەی کە بەرچاوە تا ئێستا بۆ کۆمیسیۆن ئەم دەقەیە مەقسەوە جەنابەتەکەم وردە نەتایجی بەرایی ئەوەلی ئەعلانەکە بەڵێ بەس دەنگەکان و قاعیدەکانی تیانە. هەتا ئێستا ئەوەی کە ئەبینراوە ئەوەی کە لە محەتەکانە بووە خروقات و لادان و نێکی کەم هەبووە، بەو شێوە نەبووە بڵین لە بنکەو لە شوێنەکانی دەنگدان. بەڵام دیارە هێشتا زووە بۆ حکومدان بەسەر کۆی پرۆسەکە ئایان پرۆسەیە سەرکەوتوو بووە و معایری نەزاهەتی تا شوێیە ئەوە ماوەتەوە بۆ داهاتوو بۆ وردبوونەوە بۆ ئەو نەتەوەی گیراسی دەکەن بڵین بە فەرمی بەڵێ ئێمە لیژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵ بەیاننامەی خۆی دەرکرد لەسەر ئەو نەتایجانە و باسی لەوە کرد کە ئێمە بە دوای ڕاست و دروستی ئەنجامەکانە ئەڕۆین. جارێ زووە حکوم بیت و تحقیقاتی خۆمان هەیە لە ڕێی مەکتەبی هەڵبژاردن و لە ڕێی چاودێرەکانی سەرسنۆقەکانمان و ڕێی ژنە یاسایەکانمان و ئەو هەنگاوانە بزانین ڕێو شوێنەکان چۆنن و هەندێ وردەکاری و بەدواداچوونی خۆمان لەو ڕۆوەکەین ئەو کاتە ئێمە قسەی خۆمانەکەین. باش بەس ئەو دەنگانی کە هاتوون لە ئەنجامی چاوەڕوانی لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی کۆمەڵی دادگەری بوون بۆ نمونە لە هەورێر 13772 لە سلێمانی 34557 لە دەوەکی زیاتر لە 1000 دەنگ بڵین هاتووە. بەڵێ نەخێر ئێمە ئەو ئەنجامانە لە ئاسی تەمۆحێمانە بوو بە حەقەت ئێمە وەکو کۆمەڵی دادگەری تەوەقعاتی بەرزترمان هەبوو بۆ ئەم ئەنجامانە و لە هەر سێ شارەکە لە سلێمانی و هەولێر و دوهۆک دیارە هەر لەو سێ شوێنە لەو سێ بازێ ئێمە چاودێرین بەشداریمان کردبوو. ئەو ئەنجامانە بەڕاستی لە ئاسی تەوەقعاتی ئێمانە بوو. بەڵام دیارە پرۆسەی هەڵبژاردننیش پرۆسەیەکە هەموو احتیمالاتێکی تایە، هەموو لێکدانەوەیەکی تایە، بەڵام ئەوی بەگشتی دیقەتی بن گۆڕانکاریێکی وان نەبووە لە پرۆسی نەتایجەکانی هەڵبژاردن بە تایبەتی هەردوو لایانی دەسەڵات بەڵێ کورسیشیان کەمی کردووە بە عموم بەگشتی، بەڵام لە شوێنی خۆیانان و بە هەمان قەبارەوە ماونەتەوە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەنێ تەبادولاتی کورسی بووە لە بینی لایەنەکانە، یعنی هەر ئەوەیە کە ئەوەش هێشتا لە ئاسی تەمۆحی بەڕاستی دەنگدەران و جەماوەری کوردستانە نییە. ئێمە وەکو خۆمان ئێمە وەکو کۆمەڵ بەڕاستی ئیقامە حوجەی خۆمان بەرامبەر ئەو لایەنانە کرد و لە زۆر پێش ئەنجامدانی پرۆسەکە داوامان کرد کە ئێمە هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یەک لیست بین، یەک لیست بین، چونکە بەڕاستی ئێستا من ئەم ڕقەمە حەزەکەم بێرا بڵێم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن جگەر یەکێتی و پارتی
بە کۆی گشتی 506,000 دەنگیانێناوە. تەنها یەکێتی نیشتیمانی 336,000 هێناوە لە تەمە باسی هەرێمەکەم لە دەرەوەی هەرێمیش دەنگی هێناوە بەس باسی هەرێمەکەم. بەو 338 سێ کورسی لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن زیاتر هێناوە. چونکە بۆ ئەو یەک لایەن بووە و کەسر هی خۆی بووە. بۆیە ئێمە گەر ئەم لایەنانەی ئۆپۆزیسیۆن هەموو بە یەکەوە بووینایە زۆر لە ساڵحی لیستی معارەزە بەڵام بەداخەوە ساندلیگۆ کە دەنگ دەگۆڕێ بۆ کورسی لە بەرژەوەندی بە یەکەوە لە بەرژێدی ئەوەیە کە هەموو لایەنەکان بەیەکەوە بێنەوە سەر یەک. چونکە ئێستا کەسرێکی زۆری ئێمە هی ئێمە هی برایانی یەکگرتوو هی هەڵوێست هینەوەی نوێ ئەمانە لە شارەکانە فەوتاون لە بەرەوەی یەک لایەنە ئەو ڕێژەی هێناوێتی ئێ بۆ نمونێمە لە شاری هەولێر 13,000 قسوورمانەوە برایانی یەکگرتوو 28,000 نا ئەوەی برایانی یەکگرتووە بە کورسی ناوەی ئێمەش چونکە کە تەقسیمی 1.7 دەکرێ هیچیان ناگاتەوە نیسابی کێوتە کێبڕکیەوە بەس بە یەکەوە بووینایە بۆ نمونە کورسیەک دەهات ئۆتۆماتیکیەن یەکسەر بە تەقسیمەکە تۆ گەیشتە سەر و 20,000 دەنگ ئەو کاتە تۆ کورسی ئەمە نەدەکرد بۆ نمونە ئەوە مادەم بۆ نەتان دەکرد وەڵای ئێمە بەڕاستی زۆر هەوڵماندا ینی زۆر بە جدیش ینی لای جەنابی سەرۆکی کۆمەڵەوە وە لیژنەی دیاریکرای ئێمە بۆ گفتوگۆ لە لایەنەکان زۆر مرونەتیان نوان بۆ ئەوی کە ئێمە بەڕاستی جار یەکەم خیاری ئێمە بۆی حەزەکەم لێرە بێڵێم جەماوەری کوردستانی بزانێ یەکەم خیاری ئێمە و کۆمەڵی دادگەری لیستی ئیسلامی بوو. ئێمە هەموو لیستی هەموو لایەنە ئیسلامیەکان بە گەورە و بچووکەوە بە ڕێکخراو و کەسایەتیەوە هەمومان یەک لیست بین و ئەگەر ئەوە شمار بکردایە بەڕاستی هەم دڵی مسلمانانی کوردستانوان هەموو خۆشە کرد و خەڵکێکی زۆریش کە ئێستا نەچووە بایکۆتی کردووە کە من ئاخر ڕقمەوەی بینی ومە لە ئەنتیخاباتی پارە لە 2024 206,000 کەس ینی دەنگی خۆیان پوچەڵ کردوتەوە دەنگیان پوچەڵە دەنگیان ناوە هیچ لایەن بەڵام جاریش زیاتر لە 288,000 پوچەڵ هەیە ئێستا هەمن بەتەوەقوعی من ئەم 288,000 ئەگەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەموو بە یەکەوە بوونایە ڕێژەیەکی زۆر یاتوانم بڵێم سەر و 250,000 هاو بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چوە خەڵک دڵی بەلیستێکی معارەزەی بەرامبەرێکی و پارتی خۆشە بوو دەنگێدا و ئەگەر حەدی ئەزاف الئیمانی ئێمە و لایەنە ئیسلامیەکان بە یەکەوە بووینە هەمومان بەڕاستی ڕێژەیەکی باشی ئەو دەنگانە بۆ ئێمە هات و ئەو تەنها ئەو دەنگی پوچەڵە دە کورسی ئەکرد بۆ لایەنەکانی معارەزەگەر هەموو بە یەکەوە بووینایە بە لەگەڵ بایکۆتاتەبن ئەوانشی کە بایکۆتیان کردووە بۆیە بەڕاستی ئێمە وەکو خۆمان وەکو کۆمەڵ ئەوەی لەسەر شانمان بووتمان داوامان کرد چونکە ئێمە بەڕاستی ئێستا ینی بە یەک کورسی و بە 2 کورسی و بە 4 کورسی و 5 کورسی و ئەمانە ئامانجی گەورە نایاتە دی ئەمەمانوتووە ئەمە قسەکە لەو ڕۆ نەبووە کە هەریەکە خۆی حەجمی خۆی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەمویان بێکۆن 20 نزیکە 20 کورسێک دا بە تەسەووری من چونکە بۆ کورسێکات بەڵێ ئێستا ئەتوانم بڵێم 7 کورسی ئەچوە سەر ئەو معادلەیە و خەڵکیش دڵخۆشترە بوو جا ئەمەش قەزیەکەیە ینی خەڵک بۆ نمونێمە هەموو بە یەک دەنگ ئەم لایەنانەی ئۆپۆزیسیۆن بانگەشەمان کردە ئەمان وتای ئەمە لایەنەکانی دژە دەسەڵاتن و ئەمانە ئەیانەیە گۆڕانکاری فعلی کە نوێنەرایەتی میلەتی کورد لە بەغاڵێکێتی و پارتی وەرنەوە خەڵک گەرمترە بوو خەڵک بایکۆتی کەمترە کرد و دەنگی پوچەڵیش کەمە بوو و بەڕاستی دەنگی معارەزە بەگشتی زیادێ کرد بەڵام بەداخەوە هەر لایەنەوە بە هەریەکی بە هۆکارێک هەرێکی بە هۆکارێکە گەڕێتەوە بۆ خۆی نهاتن نەکرا بەداخەوە ئێمە مبادیر بووین و دەستی ئەوەشمان درێژ کرد وەکوتم حاڵەتی یەکەم لای ئێمە لایەنە ئیسلامیەکان بوو بەڵام کە نەهاتەدی ئێستا بەگشتی هەموو لایەکان زەرمان کردووە باشە هۆکاری ئەوەی کە ئێستا لە سلێمانی دوای لەسەر هۆکارەکانی پاشەخشی دەنگی کۆمەڵ قسە دەکەین بەدە سلێمانی کورسی بڵێن یەک کورسی مسۆگەرە ینی هەندێک دەنگیشی دەفۆتێ بەوەی ئەوەی کە بۆ نمونە هاوپەیمانەتی نەبووە بەڵێ ئێمە لە سلێمانی نزیکەی 35,000 دەنگمان هێناوە 34,000 ڕقەبێکە ئەوەش هێشتا کۆتایی نییە ئێمە بەڕاستی کە ینی لەم شێوازی ساندیگۆی معدلە کە بەپی بەو ڕێژەیە دەنگەکانی لایەنەکان جیاکرێتەوە ئێمە تەمەەن تەقسیمی 1.7 کرێت دوایش تەقسیمی 3 کرێت و 5 هەروەها ئێمە دیارە ڕێژەیەک بە دەنگمانەمێنێتەوە
ئەمە ئەفەوتێ لە سلێمانی تەقسیمەکەی 20,000ەکە ئەوەی تر کامێنێتەوە ینی نزیکەی ئەمە 13 تا 14,000 دەنگیشمان لە سلێمانیە مێنێتەوە ناچێتە کێبڕکەوەیان بڵێن ئەفەوتێ لە هەولێریش عینەشت وەکوتم 13,000 شتێکمانەیە 13,000 عینەشت هەر ناچێت تەقسیمەکەی ناگاتە ئەو ڕێژەیە تقریبان نەچێتە 8,000 دەنگ ئەوەش ناچێتە کێبڕکەوە مەبەستم ئەمانە بەڕاستی بە پێی نیزامەکە بە پێی یاساکە جاران باقی ئەقوا بوو باقی ئەقوا باشتر بوو ئەگەڕا بۆ نمونە ئەم لایەنانەمی کورسی خۆی بە نیساب وەرەگریا بە قاسمی انتخابی دوای ئەو کەسرە کامیان زۆرترین کەسرێمایەوە ئەو لایەنە کورسەکەی برێسەوە نییە ئێستا ئەو جەدوەلەکە دروستەکرێت بە پێی ئەو ساندیگۆی معادلە بەڕاستی ئێمە بۆ ئێمە و خۆمان تەوقعمان هەبوو کە سلێمانیمان بگاتە 2 کورسی بەڵام ئێستا ناگات لە بەپی ئەو یاسایە زوڵمێکی گەورەی لەلایەنەکان کردووە کە ئەو لایەنانەی کە قەوائمی گەورە نین باش بینی سەرۆکاری ئەوەی کە دەنگی کۆمەڵ بڵێن کەمی کردووە خوێنەوەی زۆر دەکرێت دەڵێن ڕەنگە پەیوەندی بە و بڕیاری بایکۆتەوە بێ کە لە پەرلەمانی کوردستان کردن خەڵک قەلق بوو بێ ئەگەر بڵێ ئەم جارە جەنگ دەم و کۆمەڵ بایکۆتی پەرلەمانی عێراق بکە هەندێکیان دەڵێن پەیوەندی بە ئادای خراپی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریەوەیە هەندێکی بڵێن خیتابەکەی جۆری هەڵبژاردنەکەی ئێوە بۆچی دەگەڕێن بەڵێ ئێمە بە سەبارە بە دەنگەکانی ئێمە یەکەم جارێ ملاحەزەیەکە یەکا حەکیم عادەتەن هەموو پرۆسەکانی انتخابات کە کراوە لە کوردستان و عێراقا دەنگی کۆمەڵ انتخاباتەکانی عێراق کەمتر بووە لە هەرێمی کوردستان واتە ئێمە مقارنە قۆناغەکانی ڕابردوش بەڵێ ئێمە مقارنە ناکەین ئێستا لە نێوان دەنگدانی بە ئەنجومەنی نوێنانی عێراق و پەرلەمانی کوردستان ئێمە لە پەرلەمانی کوردستانە کە ساڵی پار کراوە و مقاتعەمان کرد بە پرۆسەیەکی دیزاین کراومان داوە لە قەڵەم باشە و بە نەزیهمان نەزانی ئێمە لێ 66,000مان هێناوە ئەم جارە لێرە ئێستا نزیکەی 50,000مان هێناوە بەڵام ئەمە هەروەها بووە یعنی بۆ نمونە بۆ جەنابەت و بە بینەرانی خۆشەویست ئێمە لە ساڵی 2005ەوە یەکەمین انتخابات کە بەشداریمان کرد ئێمە وەکو لیستی کۆمەڵ بەسەر بەخۆ بۆ عێراق 62,000مان هێنا بەڵام بۆ پەرلەمانی کوردستان 5,000 و هەروەها هەموو پرۆزەکانی هەڵبژاردن بۆ عێراق کەمتر بووە بۆ لەبەرەوەی سیجابەی خەڵک بۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەمتر بووە یعنی خەڵک ئیسیجابەی کەمتر بووە ئەمە وەکو حاڵەتێک وەکو حاڵەتی تر بەڕاستی خەڵک بایکۆت بەڵێ ئێمە وای نابینین ئێمە وایە بینین بەڕاستی خەڵک یەس هەتا زەمن ئەڕوای ئەزیاتر پیاکە ئەمەیە مەسەلەکە یعنی بۆ نمونە پەرلەمانی کوردستان نسبەتی مشارەکەی لە ئێستا زیاتر بوو خەڵک نسبەی مشارەکە وانە لە ئێستا زیاتر بوو لەمەی پەرلەمانی عێراق بۆ خەڵک ئەمەلێکی هەبوو بەشکن گۆڕانکاریەک و لایەنەکانی تر بەڵام کە بینی پەرلەمانی کوردستان هەر پێک نەهات حتا ئەسە نەکەوت سەرسکە لەبەر ئەو دوو لایەنە ئیتفاقیان نەکردووە ئێمەش بەڕاستی ئێمە بۆ ئەو وەقفەیەمان کرد و بۆ بەڕاستی وەستاین لەسەر بابەتی دیزاین بۆی بەڕاستی ئەم پرۆسی تەزویرات و فێڵ و وەش دیار نییە ئێستش ئەمەی عێراق ئەمڕۆ عەلانی ئەوەلی کراوە جارێ وەش ئەدەیانێ زین چی کراوە لە عێراقیش ئەوە دەمان جێ قسەیە بۆ داهاتوو بەڵام ئێمە وەقفەیەمان کرد بەڕاستی بۆی پرۆسەی هەڵبژاردن بە تەزویرات و بە فرتوفێڵ خۆ ئێستا ئێمە هەر فرتوفێڵ و تەزویراتە بەرچاوەکان حساب بکەین تەزویراتی گەورە کراوە لە دەنگدانی تایبەت تا کاک حەکیم هەر کەسێت چۆتە ژوورەوە هاتۆتە دەرەوە دوای وێنیان پێگرتووە دەنگەکەی داوە 75,000 ناوەتی پارە هەرکردین دەنگکردین ئەوە غێریەوە پێش هەڵبژاردن چیان بەخشیوەتەوە و چیان کردووە چاوترسوانن و چاوسورکردنەوە معاش برین تهدیدی خەڵک بە معامە لە هەردوولا لە زۆری زەرد و ساوس زۆر بە چڕی چکە هەردووچیان لە موقعی خۆیان و لە بالفعل تا لەگەڵەوە شاشە پاشەکشیان کردووە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی نزیکەی 6,000 دەنگ یاتۆتە دواوە ئێستا لەم سنوورە بە تایبەت و بەگشتیش ئەمە تەراجعیشان کرد لەگەڵەوەشە مەبەستمەوەیە ئێمە پرۆسەی تەزویر لەوێەوە دەست پێکە تا دیزاین ملاحەزەمان بۆ لەسەری بۆی بەڕاستی ئەم پرۆسەیە وەقفەی بکەین ئەنی کۆمیسیۆن ئاگا بێنینەوە بەڵێ لە نەتیجەی ئەو موقفانەی ئێمە بوو کۆمیسیۆن ئێمە و چالایەنێکی تریش کۆمیسیۆنیانی مڕاجعاتی باشی کرد حتا مەسەلەی ئەوەی کە پەنجە ناخوێنرایەوە هات کردی بە پێش 400,000 کەس پەنجەی ئێستا ئەو حەل کراوە دەم و چاو بە وێنەگرتنی دەموچاو هەمووی حەل بوو کۆمەڵی خەتەواتی ئیجرایی چکە لەسەر میکانیکی پرۆسەی هەڵبژاردنەکە کۆمەڵی تەغییراتی باش کرا ئەمە نەتیجەی ئەو وەقفەیە بوو کە حیزبێکی وەکو ئێمە کردی لەسەر پرۆسەکە ئێستش بەڕاستی دوایەوەش مەسەلەی سەرکردایەتی ئێمە بەڕاستی خەڵک سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و کۆمەڵی دادگەری
عقاب نایە هەنی چاوەڕی نیە مەس زامان بن چونکە ئێمە بەڕاستی هەر لە خزمەتی خەڵکا بووین ئێمە هەڵخە لەگەڵ خەڵکی ڕەشوە دوو هەڵبژاردنە وا تەفسیر دەکەن کۆمەڵ شکستی نابێ سەرکردایەتی بۆ ینی پێداچوونەوەیەک ناکە شتێک پێداچوونەوە ئێمە هەموو جارێک بوون هەموو دەقێت با من یەخشت بە جەناب بینەرانی خۆشەویست بڵێم ئێمە کۆنگرەمان کرد کۆنگری پێنجی هەر لە سەروبەندی ئەم هەڵبژاردنە یعنی نزیک بوو لە هەڵبژاردنەکە یەکێک لە بڕیارەکانی کۆنگری کۆمەڵ چییە؟ مراجعە و بەخۆداچوونەوەی سەرتاسەری حیزبە ئێمە بەڕاستی دوای ئەم هەڵبژاردنە کە ئەمە دەستی گرتی ماوەیەکی زۆرە دەستی گرتووی ئەم پاڵ هەڵبژاردننی عێراق ئێمە بەڕاستی ئەنگاوی جیدی و ئەمە هاندەرێکی گەورەشمانە بێ ئەم نەتیجەی کە ئێستا کۆمەڵ لێنایەتی هاندەرێکی گەورەمانە بێ بۆی کە بەڕاستی بەجددی و زۆر بە لێبڕاوەنە ئەو بە خۆداچوونەوەی بکەین لەسەرەوە بە خوارەوە یا لە خوارەوە بۆ سەرەوە چونکە ئێمە ئەندامانی خۆمان حەقیانە بەردەوام حەسکەن کۆمەڵ لەگەشا بێ دەنگی زۆڵاتر بێ تەمسیلێکی زیاتری نوێنەرایەتی خەڵکی کوردستان کە هەم لە کوردستان و هەم لە عێراق و مناڵم خەلەلمان نییە خەلەلمان هەیە و ئێمە حیزبێکی سیاسین و ئێمە بەڕاستی ئێمە زۆر جار یەکێک لەو گرفتانەی هەمان بووە یەکێک لەو گرفتانەی هەمان بووە کە حەکیم کە وەکو کۆمەڵی داگەری کەم دەرامەتی بووە ینی کەم دەرامەتی وای کردووە بەڕاستی ئێمە زۆر جار زۆر گرفتی گەورە هاتوۆتە بەردەمی خۆمان و ئۆرگانەکانمان نەماتوانی و ئێمە وەکو پێویست تەدابیر ئیشی خۆمان بکەین و هەنگاوی گەورە بنین بۆ بەرەو پێشتنی ئۆرگانەکانی کۆمەڵ ئەجینا ئێمە ئیمکاناتی زۆرترمانە بێ هەنگاوی گەورەترەنین بەڕاستی کا حەکیم تەسەورم وایە بەڵێ ئەندامانی کۆمەڵ بێتاقەتن و حەزیان کردەوە کوتم کۆمەڵ زۆر لەمە زیاتر بێنێ بەڵام ئەمە کاتوتە پێشەوە بەڕاستی وەکوتم محەتەیەکە وێزگەیەکە بۆ بە خۆداچوونەوەیکی زیاتری خۆمان و تۆکمەکردنەوەی ڕێزەکانی باش بەس دوایەوە کۆ دەبنەوەنی پێداچوونەوەش دوای کۆنگرە کراوە تەشکیلاتی نوێ ئاڵوگۆڕی تازە بۆ قۆناغیداات و یەکشت با بڵێم کاک حەکیم ئێمە تەبان یەکسەر سەرکردایەتی کۆ بێتەوە نزیکترین دەرفەتە و ئێمە دوای کۆنگرە تەشکیلاتی نوێمان نەکردووە لەبەرم هەڵبژاردنە فریانە کەوتینە بەرەوەی و دەستێگرتین بۆیە ئێمە لەم وادەیەوە کە ئینتیخابات تەواو بووە دێین بەڕاستی بە فعلی کۆبوونەوەکانی خۆمان چڕەکەینەوە تەشکیلاتی نوێ بە دەرزوەرگرتن لەو هەڵەوکەم و کوڕیانی کە هەمان بووە لە تەشکیلاتە لە ئیشەکانە لە ئۆرگانەکانە لە هێنانە پێشەوەی کەسی چالاک و چوس و چالاک بۆ ئیش و کار بۆیە ئێمە ئینشاڵا بەڵێن بە کادیر و ئەندامە دڵسۆزەکانی خۆمان دێن کە سوپاسیانەکەین کە ماندوون کە دڵسۆزن کە لێبڕاون شەوی ئەقسە سەر ڕۆژ لە فترەیەکی زەمەنیە چونکە ئێمە بەڕاستی ئێمە کۆمەڵ بەهۆی ئەو کۆنگرەی کە کردمان ئەو کۆنگرەی ماوەکی زەمەنی زۆری گرتین ئیسعدادات و خۆ ئامادەکردنمان بۆ هەڵبژاردنەکە وەکو پێویست نەبوو درەنگ کەوتینە خۆمان ئەوە حەزەکەم ئەوە بڵێم و پاشانیش بەڕاستی ئەندامانمان زۆر هیلاک بوون زۆر ماندوو بوون چونکە لە فترەیەکی زەمەنی قیاسیە ئێمە زیاتر ناو حەملەی هەڵبژاردنەکە کەوتینە خۆمان وەکوتم ئەو مەشاکیلانە یا ئەو گرفتانە یا ئەو وردەکاری و ڕێو شوێنانەی کە هەمووان لە کۆنگرا کاتێکی زەمەنێکی زۆری لێبردین بۆیە زۆر ماندوو بوون ئەندامانی خۆمان ئێمە سوپاسیانەکەین دەستخۆشیان لەکەین و دەستی ماندوو بوونیان نەگوشین بەڕاستی و ئەوان بەڕاستی کۆمەڵ بەوانەوە جوانە و کۆمەڵ هەر بە پێوە ماوەتەوە بەڵێ ئێستا ئەم مەحەتەیە ئەم وێزگەیە ئێمە ئەو ئەنجامانەی هاتوون بە دڵمانین بەڵام باشە کۆمەڵ هەڵ ئەسێتەوە و کۆمەڵ خۆی ڕیزەکانی خۆی تۆکمە ئەکاتەوە ڕیزەکانی شێر تۆکمێ بەڵێ ریزەکانی شێر تۆکمێ بەڵام تۆکمەترێکە بیرۆکەی چاکتر هەنگاوی عملی تر یعنی کۆمەڵێک پرەنسیپی نوێ ئەگرێتە بەر هەم بۆ ئەوەی زیاتر کۆمەڵ عملی خزمەتکردنی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە لەناو خۆیان زیاترکە و هەمیش زیاتر جەماوەر ڕازی بن لێ چونکە ئێمە تەمان ئێمە جەماوەر اختیاری لە بەردەسایە کاتێ پرۆسی هەڵبژاردنێتە بەردەسەوە یەتە بەردەسی اختیاری لە بەردەسایە چه حیزبێک جێی متمانەیەتی کە ئەو متمانەی پێبا بێنێنرایەتیکە هەتا تۆ زیاتر دیاربی هەتا تۆ زیاتر خزمەتکاربی هەتا تۆ زیاد مووقفت هەبێ تا تۆ زیاتر چوبیتە پێشەوە بۆ خزمەتی خەڵک ئەو زیاتر متمانە بە تۆیە لێرەدا جاری وایە خەڵک ینی متمانەکەی لە منەوە بەەوەش بەشێکی باشە زانم ینی هیچ شخصێک کە دەنگەدا نابێت لە قاڵە بدرێ بەردەوام بۆ نمونە لە 20 ساڵ هەدەنگای حیزبەیە نه سەیری خزمەتەکەی هەڵبژاردنیش بۆ ئەوەیە بۆ نمونە تەسەوریان وابووە
خەڵکێک دەمی بە ئێمە داوە پێشتر تەسەوریە بۆم جارە بە هەڵوێستی بۆ لەبەرەوەی هەستەکە ئەو لەواچێ بتوانە ئەمە شتێکی ئاسایی ئەو شتێکی نۆرمەڵە لە کاتی هەڵبژاردنە بەڵام ئێمە بەڕاستی هەموو جارێک ئەم بابەتانە گروپینێکی زیاترمان پێیا بۆی زیاتر خۆمان نوێکەینەوە باش بەزەوەی کە بە پرسیارەتی سەرکردایەتی بە هەڵی دەگرێ ئەنی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری سەرکردایەتی لەم بارودۆخەوەی کە پێوەست بێ بە هەڵبژاردن بڵۆم ئەگەلەی کۆڵینەوە کرا لەسەر دەرەنجامەکان لەسەر دەنگەکان لەسەر هۆکارەکان بۆچی کۆمەڵ بڵێن پاشەکشێ دەکە ئەو کاتە بڵێن بە پرسیارەتێک هەڵدەگرن بەڵێ ئەی تەوان ئێمە سەرکردایەتی کۆمەڵ لەسەرۆکۆ بۆ خوارەوە لەسەر بابەتە وەکوتم هەڵوێستاکە ئەوەستێ هەر بەرپرسیارێ تێ بکەێتە سەر هەر ئۆرگانێک دارەوە مەسئولی یەکەم لەم پرۆسەیە سەرکردایەتیە بە کە سەرۆکەکەی جەنابی سەرۆکی کۆمەڵە ئەمە مەسئولی یەکەمە بەرامبەر ئەم قەزەیە و ئەمە وەسێ لەسەری لە هەر شوێنێکی ئەم حیزبا لە هەر مؤسسەیەکە و هەر شخصێک و هەر ئۆرگانێک کەم تەرخەمی کردوێ بەڕاستی وەقفەی لەسەرەکە و ئەوەسێ لەسەری بەوەی کە کێ کەم تەرخەبووە دەزیشانیکە جا ئەمەش بە میکانیزمە بێ میکانیزمی خۆی دیارە سەرکردایەتی دیاریەکە بە لیژنەیەکە بە ڕاپۆرتێکە بە گوێگرتن لە ئۆرگانەکانێکە بە هەر میکانیزمێکە سەرکردایەتی هەموو جارێ ئەمەی کردووە بەڵام لە عموما ئەمە هەمووی بۆ چاکسازیە هەمووی بۆ زیاتر پێشکەشتنی کاری کۆمەڵە بۆ زۆر تێبینی هەیە تێبینەکان وەردەگرن لەسەرەوەی کە کۆمەڵ بۆ قۆناغی داهاتوو بەهێزتر بێ خۆی ئامادە بکاتە لە هەموو بوارەکان بەڵێ تێبینەکان وەردەگرن هەموو تێبینی وەرەگرین بەڵام ئیش لەسەر تێبینی واقعیەکەین ینی تێبینی خەیاڵی و تۆ کۆمەڵێک تێبینی بێنیت ینی تامان هەموو تێبینیەک هەموو لا حەزەیەک محتەرەمە ڕێزی ژیراوە و حتا ڕخنەگرتنیش بە ئوسلوب و شێوازی خۆی محتەرەمە لای کۆمەڵی دادگەری و ئێمە بەڕاستی مەلایکەنین و ئێمە خەڵکیشین ئیشەکەین هەڵا ئەەکەین جاری وایە وەکوش پێویست کار بۆ بابەتێکەکەین نایپێشین ئەمە شواریدا اینجا بە چی شاکەبین بۆ یەکەم اعتراف هەڵی خۆمانکەین اعترافەکەین ئێمە لە بەرنامەکەمان وسیمانە ئێمە هەست بەواکەین کە کەم تەرخەمیمان بۆ لەم پرۆسەیە هەر یەکە بە ئاسی خۆی و ئامادەی مراجعاتین ئامادەی پیاداچوونەوەی و بەڕاستی ئەمانەوێ و هەر کەسێکی دڵسۆزیش کە کۆمەڵ دڵسۆزی زۆرە هەم لە جەماوەر هەم لە ئەندامەکانی خۆی لەشکرێک سوپایەک ئەندامی دڵسۆزی ئەم جەماعە ئێمە بەڕاستی گوێ دەگرن ماوە سەر و تێبینیان گوێگومان هەموو جارێک گوێمان گرتووە گوێتان گرتووە بەڵام خۆشەردەوە نییە هەموو تێبێ وگوتم تێبینە بێ واقعی بێ و بە حیزبی جێبەجێ بکرێ و بەڕاستی لە سەرکردایەتیش پەسەند کرێ بەڵام هەموو تێبینیە کارێکە لە ڕوانگەی خۆیەوە تێبینیەکی تۆ گوێی لێگری ینی شەر نییە هەموو تێبینیەک هەموو قسەیەک گوترا لەیان هەر کادرێکەوە لەیان هەر ئۆرگانێکەوە ئیتر ئەوە یەکسەر حیزبیشی لەسەرکانەوە شەر نییە چکە ناکرێەوە بەڵکو کاماکرێ ئەوەی کە زۆرینەی قیادە پەسەندە بێ لای و پەسەندێکا لە کۆبوونەوەی خۆیان ئەڵێ بالفعل لەم خەلالانە ئەم نوقسانیانە هەبوون پێویستە ئێمە مراجعەکەین ئەو کاتە دەست لە دەست و قووە لەخوا ئێمە دەست پێکەین ئینشاءڵڵا زۆر ساکە بەس سەبارەت بۆی کە زۆر جار خەڵک چاوی لەوەیە دەڵێن کۆمەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وتی دیزاین کراوە و بڕیاری بایکۆتیدا کەو کاتە دەنگەکانی بڵێن 64,000 بوو ئێستا 50,000 ئایا ئەم جارە هەمان بڕیاردەدا یاخود کۆمەڵ بەغدای بەلاوە گرینگە و دەبێت لە بەغدا هەبێ کانە بڕێەوە چۆنە کاحکیم ئێمە طبعاً ئەو قەراراتانەی ئەیدەین لەسەر کۆمەڵە بنەمای دەین لەسەر بنەمای عاتیفی نایدەین و لەسەر کۆمەڵێک ئەساسیات کە بۆ بەڵگەکە لە بەردەستمان هەبێ ئەمەی عێراق ئەمەی کە ئەمڕۆ نەتایجی ئەوەلی و دوێنێ هەڵبژاردنەکە کراوە بەڕاستی جارێ زووە ئێمە جارێ زۆر سیر دەکەین وردەبینەوە لە واقعەکە و بزانی چی کراوە ومێ دەکەین نەزیه بوو بێ ومێ دەکەین دیزاین نەبوو بێ ومێ دەکەین دەستی وڵاتانی قلیمیتیان نەبوو بێ ومێ دەکەین حیزبە گەورەکان لە بینی خۆیانە چکە هەندێک ڕەوادیر و قسەش هەیە ئەوەش هەرجێ قسەیە خۆ بیسمانیانی لە گەورەترین حیزبی کوردستانە ڕئیسەکەی وتی کورسیەکان دیاری کراون ئەمە چۆنە ئێستا دوای تەفسیرات و تەحلیلاتی بۆ کرا و دیاری کراوە بەسی عەدەدی مەحافەزاتە و ومێ دەکەین وابێ ومێ دەکەین ئەوە نەبێ کە تهدید کرابێ و هەر یەکە کورسی خۆی پێ بۆ دانرابێتەوە جارێکیشکە و ئیتر شتێکیان هێڵابێتەوە بۆ کێبڕکێ و منافەسی لایەنەکانی تر جاری وایە لە سا 1990 لە یەکلاکەنەوە دوایی لە سا 20 هێڵەوە بۆ کێبڕکی لایەنەکان ئەوی تری حەسمە ئەوەگەر ومێ دەکەین وانە بێ ئەما من هیچ هینێکم نییە جارێ کۆمەڵ هەدەچێتە بەغدا بەڵێ مارەچی ئێمە لە بەغدانە بڕاوین
ئێمە پرۆسی حتا باسمان کردو جارێ بە سەراحەت وتمانە پرۆسی سیاسی لە عێراق زۆر لە هەرێم پێشکەوتوترە وەکو پەرلەمان ئەمە پەیوەندی بە عەرەبایەتی کوردایەتیشەوە نییە پەیوەندی بەو سیستمی نیزامەیە کە لە بەغا هەیە پەرلەمان ڕێزی هەیە عوزوی مجلیسی نیواب لە عێراقا ئاسی وەزیری هەیە و گەورەترین اعتیباری هەیە ئەتوانێت هەموو کەسێ بێنێتە بەردەم پەرلەمان و محاسبیکە و مخاتبی ڕئیسی وزەراکە ڕئیسی جمهورکە و متابعی هەموو قەزایەکان بۆیە ئێمە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئەنجومەنێکی زوون وەزانین و حەزەکەین ئێمە دانە بۆ داژ نەبڕاوین تا ئێستا لەوەتەی هەیە لە 2005 ئێمە بەردەوام نوێنەرمان لەوێ هەبووە کورسی دەتوانێت شت بکە بەڵێ یاخود کوالیتی نوێنەرەکەیەوە لەگەڵ کوالیتی نوێنەری تەسلێ بەغدا جیاوازی زۆرە بەڵێ ئێمە ئەوەی برایی کە دەرچووە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیە دوو خولەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە خبرەیەکی زۆر باشی هەیە لە مەسائلی میزانیە لە مەسائلی قانونی لە مەسائلی سیاسی حتا لە مەسائل تعارفێکی هینێکی باشیشی هەیە ناسینێکی باشی هەیە لەگەڵ لایەنەکانی شیعە و سونی عێراقا بۆیە ئەو کەسەی ئێمەی نێرین طبعا بۆ قەزەی کوردیە چێ بۆ دیفاع لە قەزەی کوردیە چێ و ئێمە لە ژێر ڕێنمایەکانی ئەنجومەنی سەرکردایەتی و قیادەی کۆمەڵاچێت بۆیە هەر کەسێک لەوێ بیەوێ ئیشکە ئیشی پێکرێت لە بەغا بەڵامێکێک بۆ پارە چوو بێ بۆ مەعاش چوو بێ و بۆ کۆمەڵی مەناسیبی خۆی چوو بێ و بۆیە حیزب چی پێوت ئەوە بکە ئەوە دیارە دەرکەوتووە خەڵکێکی زۆر بۆ یا ڕەشایی و زۆرینەی ئەو لایەنە دەسەڵاتدارانە بۆ ئەوە چوون پەرلەمانتەر دەتوانیش کە پەرلەمانتەرێک تەسەورم وایە ئەتوانێت بەقەدەر دە پەرلەمان لە 1% انتخاباتە لە عێراقا بەرامبەر لیستەکانی پارتی و یەکێتی وەستایەوە کە ئەوان بە بێ ڕاوێژ لەگەڵ لیستەکانی تر سابیان بۆ لیستە کوردیەکانی تر نەکرد کە ئێمە بووین کە یەکگرتوو بوو کە ئەو کاتە ئەوزان هاوپەیمانیشی لێبوو گۆڕانیشی لێبوو سابیان بۆوانە کرد چوون بۆ ڕەشایی خۆیان بۆ جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان تەقدیم کرد مامۆستا ئەحمەد لەوێ هەڵسایەوە بەرامبەریان و لەوێ خۆی تەشریح کردی هەر ئێوە نوێنەری کوردین ئێمە ژێنەری کوردین بۆیە بۆ مۆقفانە بۆ هەر قەزەیە کە بەڕاستی نوێنەرەتێکی فعلی هەرێمی کوردستان بێ نوێنەرەکانی ئێمە سەرمەشق لەگەڵ ئەوژان لەوێ بەرەیەک دژی پارتی ویکێتی هەبێ وەکو ئەوەی کە پێشتر هەبوو ئێمە لەوێ وەکو بەڕێز پێش هەڵبژاردننی ژێوە ئامادە بوون بۆ پەیمانەتی لەگەڵایانی بڕیاری سیاسی کۆمەڵە زایشی لەو ڕۆ لە بەغا هەموو لایەنە کوردیەکان یەکلیز بن یا یەکڕیز بن بە شەرتێک هەموو شتێ بۆ خۆ نەبەیت تۆ حەزکەی خەڵک تابع بێ تۆ هەموو شتێ بکەیت سیاسەتەکە بکەیت کۆبوونەوەکان بکەیت بڕیارەکان بی هەموو شتێ لەگەڵ لایەنە براوەکانی عێراق ببڕێنیتەوە حکوومەت دروستکەی حسەکان وەرگری دوای بڵێ ئەوانەی کوردی ژەگەر کوردایەتیەکەن بە دوای مناوە ئەوە ماقبوڵ نیە ئەمە تەبیعەتی کەس ناکەی بەڵام دایرەی ڕەگەڵ کەس ناکەوە نەخێرنەوەڵا جا سەیری کە دایرەی ڕاوێش گفتوگە باشە چەند کرد نوێنەرمان هەیە ئێستا لەوە چ بچێتە 6 کەس وایە 6 لە بینی 6 بۆ 64 ئیشاڵا زیاتری شەوێت ئەمە کۆبنەوە با هەموو کوردەیە کۆبنەوە بادانیشین بەدەر لە حیزب پارتی یەکێتی کۆمەڵ یەکگرتو هەڵ ئەمانە مەخوێنەوە وەرن دانیشن چی بۆ قەزەی کورد ئەو قەزیانی کە تا ئێستا ئەو مەلەفانەی تا ئێستا لە عێراق خراوەتە ژێر و مەلەفی کووردە ناوچە دابڕاوەکانە قەزەی نەوتە قەزەی موچەیە ئەم قەزێ مەسیریانەی میلەتی ئێمە کە ئەمووی کەوتۆ دەژێرە لەبەر مەساڵحی حیزبی با لە زیینی بکەینەوە با لە یەک مێزی دائیریا کۆبینەوە هەر هەمومان چی بەرژەوەندی میلەتە بزانە ئێمە چاونانەکەنی لەگەڵی بین خۆی هەرکویان ناتوان خۆشیان بێک و کۆبنەوە ئەوە تا لە کوردستان ناتوان کۆبنەوە لە پەرلەمانی کوردستانە کە پەرلەمانی ئەم هەرێمەی خۆمانە کە ئەم میلەتە بە هەزار خوێن و شەهید و ئەنفال و کیمیایی دروستی کردی سەر لێش کۆ نابنەوە دە لە بەغا مەبەستمەوەی ئەم دوولایەنە لە کەرکووکە 100 جار ئێمە مبادرەمان کردو با یەکلیز بین با یەکێتی پارتی هەموو حیزبەکان با لە کەرکووکە کاکە کورد با یەک قایمە بێ تێگەی ئەم جارە ئێمە هەر بۆی دەین کوردەفە هەر نەچووی ناو کێبڕکی کەرکووکەوە چونکە بۆ وتمانە با کاکە با ئەمە لەوێ قەزەکە قەزەی قەومیە بەس بە قسەد ناکەن باشە چەند خولکێکی ماماوەسای خۆشەویست سەبارەت بە هەوڵ هەبوو بۆی کۆمەڵی دادگەری لە بەغدا نەمێنێ کۆمەڵی دادگەری لە بەغدا بێ هەم بۆ خەڵک باشەوە هەم بۆ پەیوەندی سیاسی خودی حیزبەکەش بەڵێ ئەرەوەڵا هەوڵ هەبوو هەوڵی زۆر دراوە بۆی کۆمەڵ ناشرین کرێ خۆ دیارە هەموو فەیسبووکەوان و هەموو پێیجە فەیکە و ئەو هەموو دوورە و بوختان و ئەو هەموو شتانە بۆ کۆمەڵ ڕیزەکرێ بۆ قیادە و بۆ سەرۆکی کۆمەڵ و ئەمانە خائین بوون ئەمانە بەعسی بوون ئەمانە وابوون ئەمە هەمووی هێنرێتە پێشەوە بۆی خەڵک دەردوانگەل لە کۆمەڵ و بەڵام الحەمدولله هەموو هەوڵەکانیان باعت بالفەشل
چونکە کۆمەڵێک نوێنەری بوو لە بەغا ئێستا نوێنەرەکەی ماوە ئێمە لە بەغادا نەبڕاوین بە درێژایی ئەم 22 ساڵە کە پەرلەمان بۆ لە عێراقا و بەردەوام وجودمان لەوێ و قسەی خۆمان و پێیان وە لەلایەن هەموو لایەنە سیاسەکانی عێراق و بە شیعە و بە سونەوە و بە هەموو تایاراتەکانی ترێ من ناسراوین معروفین و لەلایەن خودی ڕێز و زەراوە ئێمە چەند جار داوت کراین و سەرۆکی کۆمەڵ داوت کرا بۆ بەغا ئێمە بەڕاستی نەیانتوانی وەکە زێمە پەراوێزخا و الحەمدولillah ئێمە بەجوودی ئەندامانی خۆمان و کات دڵسۆ جەماوەری دڵسۆزی خۆمان بەڵێ لە ساحەکە ماوین ئەو ئاماراتانش هیچی نەتیجەی نەبوو بەس خەڵکێکی زۆرمان هەیە لە دڵسۆزی خۆیەتی زۆرە و ماوەی گەران بوو بە ئەنجامەکان چیان پێ دەڵێن ئەوە نیگەرانی ئەوانە خینە سەر چاوان وەکو ینی دوانگاویشە بۆ کۆمەڵ ئەم ئینتیخابات نەخێر کۆتایی دنیا نیە هەر برایەک و ئەندامێک و دەنگدەری ئێمە کلەی هەمە گرەیەکەی خینە سەر چاومان خێنە سەر سەرمان وەژووی لێگرین سوپاسی دڵسۆزیەکەین ئەزانین خەڵکمان هەبووە دوێنێ شەو هەتا بەیانی نەخەوتووە یا گریاوە خەڵکی ئێمە دڵسۆزن خەڵکی ئێمە مەبدەئین حەزەکەن حیزبەکەی خۆیان بەردەوام لە لوتکا بێ و لە پێشی پێشەوەی ململانەکانە بێ و خەڵکی ئێمە تەنها بۆ دەنگدانیش کۆمەڵ نییە ئامادەی ڕۆحی لەسەر دەسێتی بۆ ئەم جەمع بۆ جەمعێکی ئیسلامیە ئێمە شانازیەکەین بۆی حیزبێکین لە کوردستانە بە دەنگی زوڵاڵ داوای تحکیمی شریعەت دەکەین لە کوردستان و لە عێراقا بۆ ئەو هاتوین و بۆ ئەو دروستبووین ئەمانەیە شریعەتی خوا وەکو یاسای خوا لەم سەرزەویە بچەسپێنین و تەطبیقی حکمی خوا بکەین لەسەر ئەرزا بەبێ شەرمەیڵێن ئەندامەکانی ئێمەش هاتوون لەگەڵ ئێمان لە ناو ڕێزەکانی کۆمەڵان بۆ ئەمە بەسە لەگەڵم جەمعان بۆیە ئێمە ئاماجەکەمان زۆر گەورەتر ئیشی ئێمە و کاروانی ئێمە زۆری ماوە کا حەکیم کاروانی ئێمە زۆری ماوە ئێمە ئەمە دوو جەزرانەمان زۆر بینیوە و ئەیشی بینین بەڵام کۆڵ نادەین هەموو جارە دروشمان کۆڵ نادەین و بەردەوامین و بەڕاستی خەلەلیشمان هەیە کەم و کوڕیشمان هەیە نەقسیشمان هەیە لە ناو کاوادیرە نەقسمانەیە لە قیادە و خەلەل هەموویە دۆزینەوە ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە و ئەبێ بیخێنەوە سەر نەهجە سەحیحەکەی حیزبایەتی ئیسلامی خۆمان کە لەسەری دروست بووین کە بەیعەتمان لەسەری داشە چەند پێزانینتان هەیە بۆ هەموو تیمی بانگەشە بە تایبەتی لە ئەنجومەنەکان لە بازنەکان ئێستا خەڵکێکی زۆر هەیە بەبێ پارە شەو ڕۆژ خەڵکی ئیشی خۆی جێشتوو ماڵەوەیە ینی هەموو هەڵبژاردنێک ئەوە بڵێن ئەو ماندووبوونە ئێمە بەڕاستی وەکو باسم کرد حەکیم ینی لە ئاست ئەو برا بەڕێزانە و خوشکە دڵسۆزانەمان برا و خوشکمان کە بەڕاستی شەویان خسۆتە سەر یەک کە ماندوونە ناسانە بەسەر گیرفانی خۆیان بانگەشیان کردووە ئێمە حیزبێکین بەڕاستی نەمانتوانێەوە ئیمکانەتی دایرایی پێویست بۆ ئەم پرۆسانە ئامدا ئەو خۆ دەزانی ئەوانە ملیارەها دیناریان سەرف کردو بۆ پرۆسانە من نەمانتوانیوە هەموو شتەکانمان دیار بۆ خەڵک زانێت ئێمە شتەکانمان بە هەژاری خەڵکیێمە لەسەر گیرفانی خۆی بانگەشەی کردووە ماڵ و ماڵی کردووە داوەتی خەڵکی کردووە بە سیارە و تەکسی گرتووە لەسەر گیرفانی خۆی وحدەی مۆبایلی سەر کردو لەسەر ناوی نردووە لەسەر گیرفانی خۆی ئێمە ئەمانە هەموو پێزانی و هەموو جێی تەقدیرە جێی ڕێز کەس وەکو کۆمەڵ کادیری ئەوڵسۆزی ئێمە پێش هەموو شتێ سوپاسیانەکەین و داوای دوعای خێریان بۆکەین و ئینشاءالله ئەجریان لای خوا وەقولی اعملوا فسيرى الله عملكم خوا فەرمێ و ئیشکەن ئەوان ئیشیان کرد ماندوو بوون خوا ئیشەکەی بینیون ئینشاءالله خوای گەورە بینیوێتی و هەمووی بە عیبادەت بۆ نووسیون بەردەوام ئەوان لە عیبادەتا بوون حتا و خەفەتواردەی ئێسەشیان هەمووی عیبادەتە بەڵام بەڵێ نەدەین وەکو قیادەی کۆمەڵی دادگەری هەڵەو کەم و کوڕەکان چاکەین چونکە ئێمە بەشەرین ئێمە هەڵەو کەم و کوڕیمانەیە و بەڕاستی ئێمە ناڵین معسوومی و ناڵین ئێمە هەرچیمان کرۆمی سەواب و پێکاومانە نەخێر هەڵەمانەیە کەم و کوڕیمانەیە هەوڵە دێن چاچیکەین و ئینشاءالله بیخێنەوە سەر سکەی خۆی باشە سەبارەت بەدەنگی پارتیویکێتی ئێمە دەبینین سەرڕایەوەی کە ڕاستە فشار هەبووە بڵین فشار بۆ سەر لایەنگرانەوەی سەیکێتی 359,000 ناوە پارتی 879 بارودۆخی کوردستان هیەوەی دوو پارتی دەسەڵاتدار دۆخی کوردستان تای و دەنگە بێنن یاخود حەزمی ڕاستەقینی خۆیان ێسایکێتی لە هەولێر دوو کورسی هێناوە پارتی لێرش بۆ موچە خۆرە دوو کورسی تۆ کردەوە یەکێتی لە هەولێر دوو کورسی هێناوە بۆ هەموو موچە خۆر و پارێجە ئێسەی من معلوماتی کەتیم نیە بەس معلوماتی پارتیم هەیە لێرە 69,000 هێناوە عەدەدی موچە خۆرەکانی لەو عەدەدە زیاترە ئەوە بە موچە هێنایەتی و بە ترساندنی موچە خۆرەکان ئەگەر لە بنکەیە کاوتێتیەوە موچە خۆرمەوەە دەنگنێ لە موچە خۆرەکانی موچەکەی بڕ ئەمە بەم زەختەیە بەم شارەی خەڵک دەنگیاوە پاشان نابێ هەڵوەستەیەک پارتی لێرە دوو هێناوە ئەو حەجمی خۆیەتی بەڵام لە هەولێر داهێنێ
هەولێر لە هەولێر یەکێتی دووە هێنێ باڵان بە سێمانی هەشت هێنێ ئەوە حەجبی خۆیەتیەوەی هەولێر ئەمە واقعیانە ئەگەر دەسەڵات سوڵتە پارە وەکو بڵێ زەبر و زۆر کڕینی وەلاعات چاوسوورکردنەوە هەڕەشا لابردنی لەسەر وەزیف ئەمانەیان لێ بکەرەوە هیچیانەوەیان نامێنێ وەکو باسم کرد دەگەڵەوە شایەتی ئێستا 50-60 دەنگی کەمی کردووە پارتی و دەنگی زیایی کردووە ئەو دەنگی زیایی کردووە دەنگێکی زۆر ناتەبیعیە بەڵام ئەویش وەکوتم بەو شارانە بەو ئەسالیبانەکە هێناوێتی و ئەو وعدەی کە داوانە ئیتر بە هەر شێوەیەک بێ کە دەنگیان لە ملیۆن بەرەو ژوورتر بێ لە سەراسی کوردستان پێشتر 812 هێنابوو ئەم جارە 879 بەڵێ ینی تقریبا بزانم 6,000 زیاتر زیاتر لە 6,000 بەچی زەحمە نەبێ آخر زەحمە نەبێ خاڵکی باشە منە پرسم لە جەناب و لە بینەرانی خۆشەویست کا حەکیم لە دووهۆک بۆی ئەم ڕقەمە بیر نەچێتەوە لە 36 خەڵک بایکۆتی گرە کە ئەو هەموو شارە هەیە لە دووە ینی هەر نەچوە بۆ دەنگان غێری دەنگی پوچەڵ لە هەولێر لە 145 خەڵک نەچوە بۆ دەنگان لە 145 خەڵک نەچووە زەحمە نەبێ جارێ لە 155 ماوەتەوە لە 155 مسلمانی ماگالێ لە 113 پوچەڵ بووە لە 113 دەنگەوەی دەنگیەوە پوچەڵ بووە زەحمە نەبێ خەڵک چۆن ئەمە لە کوێ ئەمە منە خەڵک لیان ڕازی بوو ئێستا بڕۆ 600 دەنگی زیاتر بێنێ یعنی کێتی 350,000 بێ بەچی یعنی ئەمە بەڕازی زۆر ناواقعە و ئەم ماسەم و یەکیتیایە موەکەی پارە و دەسەڵات ئەوە بەشێکیش من هەستەکەم خەڵک زیاتر وریا بۆتەوە باشە لە دەنگدانی تایبەتە ئەو هەموو دەنگ سووتانە جێگەی تەقدیر نییە نزیکەی 100,000 کەس دەنگی سووتانەوە کشێ دەنگی بە کاندیدی کۆتای مەسیحی داوە 6,000 هێناوەندێکی ئەوە تەوسیعی دەسەڵاتە ئەوەش فێڵێکی ترە ئەو کۆتایانیان هەرێک قۆڕق کردووە بۆ خۆیان لێرە پارتی سێچوارێکی لێ لە هەولێر و دووەکوانە هاتوون دەنگیان پیاون دەنگی چی دەنگی هێزە عەسکەریە کوردەکانیان پیاون کەوان خۆیان مەسیحی و تورکمانن بۆی چی بکەنەوانە مسۆگەرکەن و ببن بە تابعی لیستەکەی خۆیان ئەم فرتوفێڵ و ئەم تەزویرات و ئەم بەڕاستی عیبە ینی زۆر عیبە تازە لە دوای 22 ساڵ یاکەگە لە هینی خۆمان حسابیکەی لە 33 ساڵ انتخابات لە دوو انتخابات کراوە لە کوردستانە و لە عێراق و لە چیوە تایرە تازە تۆ بی پەنا بە شتانەبەری عیبە ئەو فێڵکردن هەموو کەسەی زانێ بۆ وازە خەڵک نایانی کاکە نوێنەری تورکمانە با تورکمان دەنگی باتێ بە ئازادی هیوازی لێبێرە تۆ بۆچی لە سوپا عەسکەریەکانی خۆت هی کوردن هەموو دەنگیانەی تێ بۆی دوایی دەنگ زیاد پاستەکە وەکو کۆتا پەیامەت بۆ ئەندامان و لایەنگای شتێکت مابێ کۆتا پەیام کاک حەکیم من جارێکی تر دەستخۆشی و سپاسم هەیە بەناوی سەرکردایەتی کۆمەڵ و جەنابی سەرۆکەوە بۆ هەموو ئەندامان و دەنگدەران و هەواداران و خۆشەویستانی لیستی کۆمەڵی دادگەری و لیستی 285 سوپاسیانەکەین ماندوو بوون دەستخۆشیان لەکەین ئێمە وەکو سەرکردایەتی کۆمەڵ بەڵێنیان پێدەین ئینشاڵڵا چۆن لە ئاسی متمانەی ئەوان نابووین و لە چەندین خۆناغی ترا کۆمەڵمان هەڵسانەوە کۆمەڵمان بردوەوە پێش و نەمانێڵاوە خەلەل و کەموڕەکانی ببن بە نەخۆشی مزمین ئەم جارەش نایاڵین بۆ وعدیان نەدەینێ ئینشاڵڵا بۆ گوڕەکانی داهات و جارێک کەوتم یەکێک لە هەنگاوە سەرێکیەکانە ماڵی ناوخۆی خۆمانە ئێمە ماڵی ناوخۆی خۆمان تۆکماکەینەوە پشتیوان بەخوا و ئینشاءڵڵا بە کادری دڵسۆزەکان بە گەنجە دڵسۆزەکان ئەو گەنج و لاوە دڵسۆزانەی هەمانن بە خوشکە بە ڕێزەکانمان خوشکە سەر بۆش بەشەر و نیقاب لە بەرەکانمان ئەمانە ئێمە ئیرادەی ئەوان عەزیمەتی ئەوان زیاتر گوڕوتینمان پێدا کە هەڵوو کەم و کوڕەکانمان چاکەین و بە هەنگاوی گەبرێنین بنین بۆ ئەوی کە زیاتر کۆمەڵ بخەینەوە سەر مەسارێکی چاک و گرنگ کە لە داهاتوە هەمووش فەخری پێوە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا وەرسەنگاوی ئەندای مەکتەبی سیاسی کۆمەڵ یادگەریمانمان کرد سوپاس سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ